اوكي استا اجينا مرحله سي يعني اخر سي ماي ام كاتا اجيت ام حفتاني اخير لحفتي بيستو هشتوا لمرحله سي جوره ترنابي شو قاس كده من الجورية طبعا زخطة خاطة سر صنت لسر سيا كانت وادلك كهناسة تمترة لقرويك زخطة خاطة سر بشتت توشي بشت ايشتكا ام بشت ايشش لويت كمنالك طبعا الناس كتايا انجا زوجا كحركاكا وكتنشتكا زخطة خاطة سر بشتت لبرويك او بشويك دانشتو يعني بشوي حركة كزخطة كبر بشتكويت يكشتي زور جرينجش هي أويا كحوزت لمكاتيا جورترو جورتربي لبرويك حازرة بي بويك منالك بيت دروا دويتشان مانيك دو مانج يعني سي مانيتر إنجا أم جوربوني حوزت أعزاك لقال وشا أو جانب تشوكيكا حست بيكر هاكا وتملب مرحلة دو كتوزونيا رحمة خوي حازركا أم جانا بقوة تربي إنجا زوزو تريجيت وقلا جاري بيشو بيش حفتي بيستوهشت منالكا عادة دانشتوا بوشيويا كسري بو تجاهي دلطويا إنجا قاتشي لخوارويا بو رحم توا بس أما أقوري دو حفتي بيستوهشت نالكا لخويا قلبا بيتوا بوي سري بو خواربه يعني بو تجاهي رحم إنجا قاتشي بو سروبه أما الزور مهمة چونك لكاتي لدايق بون سركية تدارويا كم دار إنجا باقي لشي زور مهمة كم نالكا بسريو بيتا دروا چونك سري منالكا جورترين بشا للشي اگر سركي بيتا دروا دكاوتا شانشي اتوانه بيتا دروا يعني سركت جي دروس تكابو باقي لشكا بيتا دروا اگر منالكا هشتا سري نيت اخوارا لكاتي اوي كابي منالت ببي مثلا حتى سيفشتا بوتشلدو يعني مانينو زور كات اتواني هشتا منال ببي بطبيعي حتى توزي قرصة بيت اگر اوان بيت اتوانن دائما بجراحة يعني بهيني قيصري بودر كرنالك بس زور كاس اتوانن مناليان بي اگر سري لخوارونا بيت وقوتم بس توزي قرص ترى بيت اولاديك يعني حملك عادي لبيني سيو حوت بو تشلودو حفته يعني لبيني نومان بو دماغا عادي كنوماغا اگر مناله پیش هفته 37 يعني مانگی نولا دایگ بو دکاته پیالین زولا دایگ بون انا دایگ بون پیش کاتی خوی اینجا اما همو جاره خطر نیه اگر مناله کد بو پیش هفته 25 شانسی اوی کم مناله که بجی کم تر و کم تر بیتوا هفته 25 تقریبا 6 مانگا او کاته مناله که اگر هفته 25 عبد بیان دوای 25 ابحاث الله شانسی ام ناله بویو که بجی لسطا هفته تقريبا اما معناه اني كاتوين بيبيتو رجال خطا بمالو معناه اوي كلا خستخانه ب انجابي اجان لمنا على به حتى من على باقي اعضاء لشي طاو ببي دروس ببي بتوانه بجي چونکە مشکلێ ئەوەیە کە ئەگەر مناڵی زوو لە دایک بوو ئاعزاکانی لەشی تەواو نەبوون دروست نەبوون بە جوانی و ناتوانێت بژی مەسەڵەن ئەگەر کەمتر بێ لە هەفتەی 25 وكوتم خطر بلا سريان شو كعزاي ليش ينطانم مثلا لحفتي 24 شانس يويك بيجي من على كلا سطح بنجا يعني شرطة سطح بنجا شانس كي بيبويك بمري وسطح بنجا بيبويك بيجي مثلا لحفتي 22 شانس يبويك من على بيجي بمحم يارمتيو طبعا لسطح ششة يعني تقريبا هيك نية يعني شانس يبويك بمري زياترة وقلا شانس كي بيبويك بيجي يعني بوي بزعني اگر من على كم تربي عمري لحفتي 25 يعني قبل لحفتي 25 من على التربية دكاتة الشانسي بويكا بيجي زور كما بويا نابي بيش حفتي 25 ببيت بلان چنجارة چنشتيكا بي وايليكا كأبي بدبي مثلا لش بيش كاتي خوي جانا كان دروستكا أو جانيكا بلا ماني نوهد بي أو كاتا الدكتور عادة تنشتيك تياتي بوي تأخيري كات أم لدايك بونا شو مشكلة أجر إيمش لخستخانة محاله كاين اكسجين وشتي بينه سياكاني ايجناكا چونكا ام ماده دروز نبوا بوي اويكا سياكاني ايجبكا اوكي اسباب لين توغشتا حفتي سيو حوت يعني بين حفتي سيو حوت وتشردو كاتي طبيعي لدايك بونا كات حاتوا بس مرحله كاني لدايك بونا كم چونكا لدايك بونا كا سي مرحله
اوكي اول مرحله كهيا لولاده بيلن درێژکردنەوەی ڕێڕەوەی زێ یا هەر درێژکردنەوە ڕێڕەوەی زێ زۆر بچووکە بۆ کەسێک کە قەت مناڵی نەبووە اینجا ئەمە ئەوەڵ شوێنە سەری مناڵەکە یان ئەگەر بە دانیشتنەوە دانیشت بێ مناڵەکە ئەبێ بێتە دەرەوە لێی اینجا ئەم ڕێڕەوەی زێ بێ زل بێتە بێت چەند سانتیم زل بێ عەلەقەل حتا 6 سانتیم اینجا ئەمە وەختەخانێ ئەم مەرحەڵەی ئەوەڵ دوور و درێژترین مەرحەلەیە ئەمە درێژکردنەوەی ڕێڕەوەی زێ اینجا بۆ ئەوەی کە بۆ ئەوەڵ جارێتی مناڵێ بێت تقریبەن 12 ساعات یان زیاترە بۆ ژنێک کە پێشەوە مناڵی بووە بینی 4 بۆ 8 ساعاتە طبعا لە مەرحەڵەی درێژکردنەوەی ڕێڕەوەی زێ ژانەکانت زووتر و زووتریەت و بەقوەتر و بەقوەتریەت چونکە زۆر نزیکەوە بێتەوە کە مناڵەکە بێتە دەرەوە ئەزاگەینە مەرحەلەی 2 دەرخستنەوە یان دەرکردنی مناڵەکەیە ئەم مەرحەلەیە تقریبا سەعاتێک بۆ 2 ساعاتە خایەنێ آخر مرحلەیەوەی کە پێڵێن دوای لەدایک بوون ئەمە دوای تەبانەوە بێ کە مناڵەکەیەتە دەرەوە بەس مناڵەکە بەسراوەتەوە بە وێڵاشەکە کە لە ناو ڕەحمتایە ئەم وێڵاشەش ئەبێ وەکو چۆن مناڵەکەت هات ئەبێ ئەم وێڵاشەشت لەدایک بێ ئەم وێڵاشەشت زلە فەمیشە بێ ناو ڕێڕەوەی زێوە بێتە دەرەوە ئەمیش طبعا ئازارێک تەیاتێ بەس طبعا کەمترە خایەنێ لەدایک بوونی وڵاشەکە وەک لە مناڵەکە بە زیاتر لە 6 مانگ پێویستی بە شیر نییە وطبعا ئەم 6 مانگە ئەم شیرە یارمەتیە بۆی لەشی حازر بێ بۆ باکتریا و بۆ ڤایرۆسی دەرەوە بۆ ئەوەی کە لەشیشی بەقۆت بێ لە چەند لایەنێکی ترەوە شتێکی زۆر مهمە کە فێرت کەم ئەوەیە کە مناڵەکە سنگت ئەمژێ بۆ شیرەکە ئەمە هۆرمۆنێکی زۆر مهم لە مێشک دێتە خوارەوە پێڵم پرۆلاکتین هەموو جارە مناڵەکە مەمتەمژێ ئەم شیرە یەتە دەرەوە لە عینی کاتیشە بە مێشک دەڵێ کە ئەبێ بەردەوام شیر دروستکە ئەم چەند مانگە چونکە ئەو کاتێک کە مناڵەکە ممکن نامژێ ئۆتۆماتیکیان شیر دروست نابێتەوە زیاتر وەک لە 6 مانگ مناڵەکە پێویستی نیە بە شیری تۆ ئەو کاتە بێ دەست پێ بکە وردە وردە ئەبێ لە مانگی 4ەوە مناڵەکە وردە وردە دەست پێکە بە تۆزە خواردنی مرۆڤی عادی بەس طبعا ئەبێ وەکو شلەی بۆ بکەیت و ئەو شتانەی کە قورس نەبێ کاتێک کە تۆ مناڵەکە دەبێ هەموو حەملەکەت لەشت خۆی حازرەکە بەم هۆرمۆناتانە بۆی سنگت زلترکە و پڕیکا لە شیر بۆی بتوانانی شیر بێ بە مناڵەکەت باشە چەند مانگ شیر بێ بە مناڵەکەت زۆر ژن نازانێت چۆنی یارمەتی مناڵەکەی با بۆی مناڵەکە مەمکەکە بمژێ دوای ڤیدیۆکتان بۆ خەمە دەرەوە چونکە مشکلەکەی وەیە ئەگەر بیمژێ بەغەڵەت شیر دروستە بێ بەس شیرەکە نایەتە دەرەوە اینجا ئەم شیرە گەر دروست بێ لە سنگت ئازار تێیاتە چونکە بێتە دەرەوە ئەم شیرە سەریەمەکەین ئەم مناڵە سەری مەمکی دایکی بە ئەمژێت اینجا ئەمە ڕێگا ڕاستەکەیە بۆی کە مناڵەکە سنگی دایکی بمژێت چونکە لەم کاتەیە شیرەکە بە تاواتی یەتە دەرەوە لە مەمکەکە ئێستا ئەم مناڵە سەری مەمکەکە بە جوایی نەچێتە ناو دەمیەوە وای لێکا کە شیر نێتە دەرەوە لە عینی کاتیشە سەری مەمکەکە تووشی بری نەبێت بۆ ئەوانەی کە ئەیانەوێ منعی حەملکەن دوای ولادە ئەتوانی دەست بکەی ئەو ڕۆژەی کە ولادە تاوە چونکە زۆر غەڵەتە ئەوانەی کە بڕواکەن کە حتا شیرەیان منعی طبیعی هەیە وەکوتم ئەو دەخەی کە مناڵەکە نایمژێ ئەم هۆرمۆنە دروست نابێ لە لەشتا و ئیترشی دروست نابێ ئەم هۆرمۆنەیە کە واد لێکە کە ئەم منع طبیعیەت هەبێ یعنی ئەو دەخەی کە مناڵەکە نایمژێ منعەکە نامێنێت طبعا ئەم مناڵە هەموو دەقەیە شیر ناوێ و مەمکن نامژێ چەند جارێ لە ڕۆژەکەیەکە بۆیە ئەمە منعێکی باش نییە و ئیژ ناکە بە هەر شێوەیەک بۆ ئەگەر منعێکی ئەکی دەدوێست اینجا ئەزانی لە کەیەوە تۆ منعەکەت دەست بکەی زۆر مهمە بچی بڵای دکتۆرەکەت لەگەڵ یا ئەو منعە هەڵبژێری ئەوەی کە باشە بۆ تۆ وەکوتم شیردان بە مناڵ منع نییە شتێکی تریش دوایەوەی کە ولادەتە بێ ڕەحمت طبیعیەن هینە بێتەوە بچووکە بێتەوە ئەگەر شیر نەیەی دوای هەفتەیە بچووکە بێتەوە ڕەحمت چونکە شیرەیەی هۆرمۆناتەکان وای لەکات دوای 4 هەفتە ئەمە معنای نییە کە بڵێ من ئەوەڵ هەفتە شیر نایم بە مناڵەکەم بۆی زوو ڕەحمم بچووک بێتەوە ئەبێ شیرەکە بێ بە مناڵەکەت بەس بە تەئکیدی دوای 4 هەفتە ڕەحمت بچووکە بێتەوە وەکو جاران باشە؟